خۆشەویستان میوانانی ماڵی خوا، جەژنی قوربان لە هەموو لایەک پیرۆز بێ. تاعەت و عیبادەتمان خوای گەورە لێمان قبوڵ بکە، خوای گەورە بمان کاتە قوربانی دینەکەی، قوربانی ئەو پەیام و پەیڕەوەی کە بۆ پێغەمبەر و خۆشەویستمانی ناردووە عەلەیهی السەڵات وەسەلام. ئاز دەکانم داستانی قوربانیکردن لە دیدی قورئانە زۆر بە جوانی و بە وردی باس کراوە، بەڵام بەداخەوە ئەوەندە بە کرچ و کاڵی بۆ خەڵکمان ڕوون کردوێتەوە وای لێ هاتووە خەڵک حەز ناکە بیبیسێت. بۆیە لێرەدا ئەمانەوێ چەند خاڵێکی گرنگ لە چەمکی قوربانیکردن و قوربانیدانە، قوربانیکردن لەگەڵ قوربانیدانە ڕوون بکەینەوە. خاڵی یەکەمیان ئەوەیە زۆر بابەت هەیە ئێمە بەلامانەوە قەتعی و دەلالەتی وەثبوتە، یەک ڕا زیاتر قبوڵ ناکە. بۆیە کاتێ ڕایەکی نوێ ئەبیسین، ڕایەکی دیکە ئەبیسین، زۆر تووڕابین. لەبەر چییە؟ لەبەرەوەی ئێمە ناخوێنینەوە. بۆیە یەکێ لەو خاڵانە ئەوەیە لە مێشکی زۆر بەمانە ئەوەیە کە ئەو کەسەی کە ئەمری پێکراوە قوربانی پێ بکرێ ئیسماعیل پێغەمبەرە عەلەیهی السەڵات وەسەلام. بەڵێ ئەمە ڕێیەکە لە ڕێیەکان، بەڵام تەنها ڕانیە. دوو ڕێیمان هەیە. ڕێی یەکەمیانە فەرمێ ئەوەی کە ئەمری پێکراوە قوربانی پێ بکرێ ئیسحاق پێغەمبەرە عەلەیهی السەڵات وەسەلام. ئەوە ڕێی ئیمامی عومەرە لەگەڵ عەبدوڵڵای کوڕی عومەریە ڕەزای خوان لێبێ. ڕێی ئیمامی عەلیە. ڕێی ئیمامی عەباسە لەگەڵ عەبدوڵڵای کوڕیە ڕەزای خوان لێبێ. ڕێی سەعیدی کوڕی جوبەیرە. ڕێی جابرە ڕەزای خوای لێبێ. ڕێی مەجموعەتێک لە سەحابە و لە تابعین و زانانی دیکەیە. ڕێی ئیمامی مالک و ڕێی ئیمامی قورتوبی و ڕێی ئیمامی تەبەریە. لە بەرامبەر ئەوەشدا ڕێی بەهێز هەیە کە ئیسماعیل پێغەمبەر عەلەیهی السەڵات وەسەلام قوربانی پێکراوە. ئەوە ڕێی تەرجیحی ئیمامی ئەحمەدە بۆ نمونە. مفەسیرەکانی دیکە ئیبن کەثیر و ئەوانی دیکە تەرجیحی ئەو قسەیەکەن. ڕێی گروپێک لە سەحابەی پێغەمبەر عەلەیهی السەڵات وەسەلام، هەروەکو ئیبن عەباس لە ڕیوایەتی دووەمیە، وەکو ئیبن عومەر لە ڕیوایەتی دووەمیە، ئەوەتە ئیمامی حەسەنی بەسری و ئیمامی شەعبی و مەجموعەتێ لە تابعین و زانانی دیکە تەرجیحی ئەوەکەن کە ئیمامی کە حەزرەتی ئیسماعیلە سەلەوات و سەلامی خوای گەورەی لەسەر بێ. ئەمە خاڵێکە. خاڵی گرنگ ئەوەیە قورئان بە تەسریح داینە ناو، باسی نەکردووە کە کامیانە. بۆ چونکە گرنگیدان بە کەسەکان لێرەدا ئەو بابەتە گرنگە کە بزانین چەند کەسانێک هەن ئامادەن خۆیان بکەن قوربانی. ئەم پەیامە پیرۆزەیە کە پەیامی ئیسلامە لە ئادەمەوە تا خاتم. یەک پەیامیان هەیە ئەن اعبدوا الله ولا تشركوا به شيئا، أن اعبدوا الله واجتنبوا الطاغوت. أما پەیامێکی زۆر گەورەیە. خاڵی دووەمیان ئەوەیە قوربانیکردن بە مرۆڤ لە شەرعی خوادا بە هیچ شێوازێک نەهاتووە بە مرۆڤ قوربانی بکرێ. نە پێشی ئیبراهیم عەلەیهی السەڵات وەسەلام نە دوای حەزەتی ئیبراهیم عەلەیهی السەڵات وەسەلام. قوربانیکردن بە مرۆڤ لە شارستانێک کۆنەکانە هەبووە، لە دیانەتە دینە دروستکرا و درۆکانە هەبووە، لە شارستانیەتی مایا، لە شارستانیەتی ئەزەتیک، لە لای هندیەکان، لای سینیەکان بە بەردەوام قوربانی کراوە. لە سەدەی چواردا تەنها لەژێر دەستی ئەزەتیکەکانە 200,000 مرۆڤ سەر بڕاون لەبەر خاتری ڕازیکردنی خواکانیان. ئەمە خوای نەعوذ بالله هەتاوە. ئەوە خوای بارانە، ئەوە خوای خۆشەویستیە، ئەوە خوای شەڕە، ئەوە خوای نازانم چێ. دار و بەرد خوایان بۆ داناوە، هەر خوایەک قوربانی بۆکەن، مرۆڤی بۆکەن. پاشایەک لە پاشەکانی ئەزەتی کاتێ حکمڕانی بەدەست ئێنێ تەسەورەکەن بەس لەبەر ئەوەی سوپاسی خواکانی بکات و خواکان لێ ڕازی من نەعوذ بالله 80,000 دیل ئەکاتە قوربانی بۆ خواکانی. یەکە بە یەکەیان هێنێ سەریانە بڕێ. لای فینقیەکان، لای سینیەکان، لای هندیەکان جۆرە قوربانێکی دیکەشەیە. ئەویش ئەوەیە هەر کاتێک یەکێک بمردایە ئەبوایە خێزانەکەیشی لەگەڵا بە زیندوی بسووتێنرایە تا دەسەڵاتی هندیەکان ئەو کاتە قەدەغیان کرد لە کۆتایی سەدەی
نۆزدەدا لە کۆتایی سەدەی نۆزدەدا قەدەغە کرا نەماوە لای سینیەکان بە بەردەوام تەسەوەرەکەن لە ساڵی 96 تا ساڵی 96ش هەندێک لە بوزیەکان لە سین ئافرەتێکی جوان و ناسک و نازداریان هێنا ئەو کاتە ڕوتیان کردەوە و خستیانە جێگایەک و چۆن گاو مانگا و حشتر سەرەبڕی ئاوا سەریان بڕی خوێنیان مژی لەگەڵ گۆشەکەیشی وەکو چۆن قوربانی دابەشەکرێ ئەوە گۆشەکەیان دابەش کردووە بەسەر خەڵکیدا ئەم جۆرە بیرکردنەوە کە خوای گەورە پێویستی بە ئەوە بێ مناڵێکی بێتاوان سەر ببڕی لەبەر خاتی ئەوەی خوا ڕازی بێ ئافرەتێک سەر ببڕی لەبەری خوا ڕازی بێ دیلی داماوی بێدەسەڵات سەر ببڕی لەبەری خوا ڕازی بێ ئەمە دوورە لە پەیامی خوای تاک و تەنها خوای حەق لا ئیلاهە ئیلا هو بۆیە ئاز دەکانم گەورەترین پەیام لە پەیامی قوربانیدانە لە ئیسلامە بە تایبەت لەو بابەتەی کە ئیبراهیم عەلەیهی السەلات وەسەلام کە ئێتە خزمەتی کوڕەکەی ئایا ئیسماعیلە یان ئیسحاقە زیاتر ڕەئی ڕاجح بەلای ئەوە ئەڕوا کە ئیسماعیل پێغەمبەر بێ عەلەیهی السەلات وەسەلام هەر کامیان بێ گرنگ نییە بەڵام بابەتەکە لەوەدایە کاتی ئێتە خزمەتی بە کوڕەکەی ئەڵێ ئینی ئەڕا فی المەنام ئەنی ئەذبەحوک فانظر ماذا ترى من لخودا بینی وما کە تۆ ئەکەمە قوربانی لێرەدا خەوی پێغەمبەرانە عەلەیهیمو السەلات وەسەلام خەوی پێغەمبەرانیش هەڵە قبوڵ ناکا خەوی پێغەمبەران ڕاستیە بەڵام ئەکرێت تەویل بکرێ بە شتێکی دیکە بینیوێتی کە کوڕەکەی ئەکاتە قوربانی ئەکرێت تەویل بکرێ بە غەیری قوربانی حەقیقی بۆ وەکو یوسف پێغەمبەر عەلەیهی السەلات وەسەلام إني رأيت 11 كوكبا والشمس والقمر رأيتهم لي ساجدين ئەوەی بینیوە کەچی تەویل کرا بەچی بە براکانی لەگەڵ باوک و دایکی ئەکرێت تەویل بکرێ بۆیە ئیسماعیل پێغەمبەر عەلەیهی السەلات وەسەلام چۆن وەڵامی باوکەکەی ئەداتەوە نافەرمێ افعل ما رأيت وما ترى ئەفەرمێ افعل ما تؤمر سبحان الله لەبەرەوەی هیچ مەجالێک نەمێنێ بۆ تەویل بزانە بەزبینینیان لە خەوەکەدا ئەمرت پێکراوە کە من بکرێمە قوربانی افعل ما تؤمر ئەوەی ئەمرت پێکراوە نەک ئەوەی ڕەئیتە ئەو تەڕا ئینجا نەیفەرمووە ئینی ڕەئیت وەفەرمێ ئینی ئەڕا یعنی جارێک دوان سیان چەند جاری ئەم خەوەی بینیوەتەوە لێرەدا مەبەستی قوربانی دان بە ئیسماعیل پێغەمبەر یاخود ئیسحاق پێغەمبەری عەلەیهی السەلات وەسەلام ئەوەی کە قوربانی کردووە و خۆی کردووەتە قوربانی ئەوە ئیبراهیم پێغەمبەر بووە عەلەیهی السەلات وەسەلام ئەبێ خۆت بکەیتە قوربانی ئەوە چ باوکێکە ئەتوانێت کوڕی بکاتە قوربانی تا ئامادە نەبێ خۆی نەکاتە قوربانی باوکی حەقیقی ئەبێ لە پێشدا خۆی بکاتە قوربانی ئینجا ڕۆڵەکەی بۆی ئیبراهیم پێغەمبەر عەلەیهی السەلات وەسەلام ئامادە بووە خۆی بکاتە قوربانی بەڵام کوڕەکەی نەبێ لەگەڵەوەشدا ئەمە تاقیکردنەوەیەکی گرنگە ئەلبەلاء المبین تاقیکردنەوەیەکی زۆر ڕوون و ئاشکرایە زۆر ڕوونکەرەوەی ئاشکراکەریشە بۆیە ئاز دەکانم ئەبێ ئەم پەیامە وا تێبگەین ئەم ئاەتە بۆ ئەوە هاتوتە خوارەوە لەبەرەوەی پێمان بڵێ ئەی مرۆڤەکان جارێکی دی بە ناوی هیچ خوداوەندێکەوە بە ناوی منەوە بە ناوی خوداوەندە درۆکانەوە فری و نەدرێن مرۆڤ نەکەنە قوربانی دروست نییە خۆشە بکوژی خۆت بکەیتە قوربانی دروست نییە هەر کاتێ خۆت کوشت ئەو کاتە ئینتیحارە خۆکوشتنە هەر کاتێن ڕۆڵەت کوشت خوای گەورە پرسیارە لێکا وإذا الموءودة سئلت ولا تقتلوا أولادكم من إملاق ولا تقتلوا أولادكم خشية إملاق پرسیارە لێکا بۆچی خۆت کوشتووە بۆچی کوڕت سەر بڕیوە بۆچی کژت سەر بڕیوە ئەمانە قبوڵ نییە بەڵام قوربانیدان بەخۆ مەبەست ئەوە نییە کە خۆت سەر بڕی خۆت بکوژی مەبەست ئەوەیە ئارەزوت نەمێنێ جگە ئیرادە و ویستی خوای گەورە چی ئەوێت تۆ ئەوەت بووێ خوای گەورە بیەوێ چ قسێ بکەی ئەو قسە بکەی بە چ شێوازێ دەرببڕی ئەبە و شێوازە دەری ببڕە بە چ شێوازێ مامەڵە بکەی ئەبە و شێوازە مامەڵە بکە هەستانت وەکو ئیرادەی خوا بێ دانیشتنت وەکو ئیرادەی خوا بێ قسەکردنت وەکو ئەوەی خوا ئەوێ بێدەنگیت وەکو ئەوەی خوا ئەوێ بە هەموو شێوازێک بتەوێ خوداوەند لە خۆت ڕازیکەی خۆت بکەیتە قوربانی خوای گەورە بەو معنایەی وستت نەمێنێ ئیرادەت نەمێنێ بۆیە
ئاز دەکانم زۆر زانان ئەم بابەتیان وروژاندووە. یەکێ لە فەیلسوفە ناودارەکان کانت ئەڵێ چی؟ باسی ئەم بابەتانەمان بۆ ئەکا، ئەڵێ بەڕاستی ئەگەر کامەرانی گشت مرۆڤایەتی پەیوەست بێ بە سەربڕین و کوشتنی مناڵێکی بێتاوان، ئەو کردارێکی زشت و ناشرینە، کردارێکی زشت و ناشرینە. بۆیە خوای گەورە ئەوەی ناوێ ئەوێ تاقیکردنەوەی بکات و خۆی بکاتە قوربانی، بە قوربانێکی حەقیقی و معنەوی، نەک ئەو قوربانی کە مەبەسمان چی بێ سەربڕین و کوشتن بێ، ئیرادەی نەمێنێ، ویستی نەمێنێ، خۆشەویستی نەمێنێ، ڕقی نەمێنێ، هەر هەمووی پەیوەست بێ بە خۆشەویستی خواوە، بە ئیرادەی خواوە، بە ئەو شتەی کە خوا ئەیەوێ، بە هیچ شێوازێک کردارێک گفتارێک ڕەفتارێک ئەنجام نەدا نەیکا، هەنگاوێک نەنێ جگە ئەو کردار و ڕەفتار و هەنگاوەی کە خوددا ئەیەوێ، کە خودای گەورە ئەیەوێ. بۆیە ئەم جۆرە قوربانیدانە ئەبێ زینو بکرێنەوە لە نێوان مسلماناندا، بێ هەمومان خۆمان بکەینە قوربانی حەقیقی. بۆیە مەولانای ڕۆمیە فەرمێ دوشمنێ خیشم و یاری ئەونکە مارا میکوشد، غرق دریایم و ما را موج دریا می کشد، همچو اسماعیل قربانوار پیشش سر بنه، سر مکش از دستی او تا می کشد، تا می کشد، صد تقاضا می کند هر روز مردم را اجل، عاشق حق خیش را بی تقاضا می کشد. ئەوەیە معنای قوربانیدان، ئەوەیە معنای قوربانیدان. ئەجەل سەد جار بەدوای تۆ ئاگەڕێ، بەڵام تۆی عاشقی حەق خۆت بەبێ ئەوەی ئەجەل بەدوا تا بگەڕێ ئەگەڕێ بەدوادا. مەبەسمان عشقی مردن نییە، مەبەسمان فەنابوونە لە خوای گەورەدا. خوای گەورە چی ئەوێ تۆ ئەوە بکەی، چی ناوێ ئەوە نەکەی. بۆیە ئاز دەکانم ئەم زیندووکردنەوە ئەم بابەتە بەم شێوازە زۆر گرنگە. ئێمە کاتێ مەڕێک بزنێک مانگایەکەینە قوربانی، ئەگەر خۆمان پێشەوە نەکرد بێتە قوربانی کڵکی نییە، نزیکمان ناکاتەوە لە پەروەردگار، نزیکمان ناکاتەوە لە پەروەردگار. بۆیە پەروەردگار لە قورئانی پیرۆزا فەرمێ لەن ينال الله لحومها ولا دماؤها ولكن يناله التقوى منكم. ئەو گۆشتە ئەو خوێنە کاتێ ئەیڕێژی ئەوە ناگاتە دەستی خوا، ئەوەی ئەگاتە لای خوا چییە؟ ئەو تەقوایە، ئەو تەقوایە کە هۆکاری قوربانیکردنە بە خودی خۆت، ئارەزوت بکەیتە قوربانی ئیرادەی خوا، هەموو گفتار و ڕەفتارت بکەیتە قوربانی ئیرادە و ویستی خوا، علمی خوا، قدرەتی خوا، خۆت بە هیچ بزانی بەرامبەر ئەم دەسەڵاتی خوایە، ئەوە قوربانی حەقیقیە. ولكن يناله التقوى منكم. ئەگەر بەشێک لەو سەروەت و سامانەی کە خۆشتەوێ بیبەخشی، ئەوە ئەگەیتە پلەی بڕ وەرەگریت وەچیتە بەهەشت. لن تنالوا البر حتى تنفقوا مما تحبون. من لێرەدا بۆ تەبعیزە، یعنی هەندێک ئافەرمێ بڕ بەدەستنانن، هەندێ زانان فەرمویانە بەهەشتە، هەندێ زانان فەرمویانە بەهەشتە. حتى تنفقوا مما تحبون، ئەو شتەی زۆر خۆشتەوێ هەندێکی لێ ببەخشی، هەندێکی لێ ببەخشی. سەروەت و سامانەک هەمووینا هەندێکی کە خۆشتەوێ بیبەخشە، ئەوە ئەگەیتە بەهەشت. بەڵام ئەگەر ویست و ئیرادت ببەخشی بەخوا، ئەگەر ژیانت، مردنت، هەستانت، دانیشتنت، خەوتنت، خوێندنەوەت، قسەکردنت، تووڕەبوونت، خۆشەویستیت، ڕقت هەمووی ببەخشی بەخوا، ئەو کاتە تەنال الله. لن تنال البر فقط وإنما تنال الله. اللهم أنلنا من رحماتك يا رب العالمين، وأنلنا رحماتك يا رب العالمين. خوايا لمن خوش بي، خوايا لمن خوش بي، خوايا لمن خوش بي، خوايا رحم بزين دو مردو كان من بكي يا رب العالمين. خوايا قمرا من نكي، خوايا قمرا من نكي، خوايا خوشويستي خوتو چاكان و پاكان زياتر بچبقيني لدل معنا يا رب العالمين. خوايا خوشويستي خوتو چاكان و پاكان و أولياء كانت عارفة كان زياتر بچقيني لدل معنا يا رب العالمين. خوايا أم الله تمن بباريزي، خوايا أم كردستان من بباريزي لهمو شرك، لهمو مصيبتك، لهمو فتنة وآشوبك يا رب العالمين. خوايا عراق، خوايا ولاتاني ديكا قشتيان بباريزي لهمو نخوشك وناخوشك يا رب العالمين. خوايا بارانك الرحمة بسر أم فتنين ومسلمان دا بباريني فتنة من لنا ومان دا يا رب العالمين. خوايا چند كسانك داوي دعاي خيريان كردو بو نخوشكان يان يا ربي امشا بارينوا، امشا بارينوا لديواني تودا يا ربي خجالت من نكي. خوايا شفاين خوشكان بي، خوايا شفاين خوشكان من بي. آمين آمين. الحمد لله رب العالمين.